پێش دەست پێکردنی ڤیدیۆکە کەناڵەکەم بۆتان هێناوە کە لەلایەن گەنجێکەوە بەڕێوە دەبردرێت. ڤیدیۆی ئاینی و بانکخوازی تێدا بڵاو دەکاتەوە. هەروەها پێویستی بە هاوکاریەکانی ئێوەیە تا بەردەوام بێت لەسەر کارەکەی. بۆیە داواتان لێ دەکەم پشگیری لە کەناڵەکەی و ڤیدیۆکانی بکەن تا زیاتر بەردەوام بێت و خزمەتی زیاتر بە ئاینی ئیسلام بکات. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست. ئێمە تەواو دڵنیان کە هەر کەسێک لەم دنیاە حەزی لە شیرینیە، هەرکان بێت لە ئایسکرێم و خواردنەوەی گازی یان شوکڵاتەیان مەساسەیان هەرچیەک حەزت لەی بێ ئەو بە پێی قسەی زانایان شیرینی وا لە جەستەمانە کات هۆرمۆنی دڵخۆشیێکی تایبەت دەربەدات. ئەمە هۆکاری ئەوەیە کە هێندێک زار سەختە بڵێ نابۆ ئەو شیرینیانەی کە حەزت لێیەتی و لەوانەیە دەمت ئاو بکا بۆ شیرینیە خۆشەکان، بەڵام بە هەمان شێوە فێربوون کە هەندێک شیرینی تەنها بەختەوەری ناهێنێت، بەڵکو ئەتوانن زۆر مەترسیدار بن لەسەر جەستەت بەڕادەیە کە نابێ بیخۆی تەنانەت بە بڕێکی کەمیش بێت. بۆیە لەم ڤیدیۆدا ئەو شیرینیانەتان پێ نیشان ئەدەین کە نابێ بیخۆین، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆمان دووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت و بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش چاڵاک بکەن. فەرمون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. یەکەم شوکڵاتە خۆی بەیەکێک لە تەندروستترین شیرینیدا ئەندرێ لە سەرتاسەری جیهاندا و تایبەت ئەگەر شوکڵاتەی برژێنراو بێت. لەوانەیە ئەم پارچە شوکڵاتانە زۆر بەتان بنلاتەن، پێویستی تام و بۆن و پێویستی کیمیاوی و چەوری و پارێزەری خۆت و زیاتر لە شتی ترسناک و ئەمە هەمووی لەناو پارچە شوکڵاتەکانە. بێگومان هیچ شتێکت بەسەر نایەت ئەگەر یەک پارچە شوکڵاتت خوارد، بەڵام ئەگەر زۆرت لی خوارد ڕووبەڕووی کێشەی تەندروستی زۆر ئەبیتەوە لە زیادبوونی کێشەوە بۆ نەخۆشی شەکرا. بەڵام تو ئەگەر حەزت لە خواردنیەتی ئەوە ئامۆژگاریت ئەەکەی شوکڵاتەی تۆخ بخۆیت و ڕووبەڕوو هیچ کێشەیەک نابیتەوە بەویستی خوددا. گەنمە شامی شێوە پەنجەی بەتام بە ڕووبەڕووی ئەم بابەتە ببینەوە. لەوانەیە تۆ حەزت لەم زۆرەیان بێت چونکە تامی خۆشە و فوتێکراوە و خرمەی دێت و لە کیسی زۆر جوان دادانراوە و بۆ نەکەی بەڕاستی گەنجینەیە، بەڵام ئەکرێتەوە بەهۆی یەکەم تەماشای بێتاوانی نەزانی ئەم شیرینیە چەند زیان بەخشە. بڕی شەکرتەیدا سێ ئەوەندەی پێویستی ڕۆژانەتە بە شەکر تێئەگەی چەندێکە. ئێستاش بیر لە زیانەکەی بکەرەوە لەسەر مناڵ. ئەم مناڵانە هەمیشە زیاتر لە کیسێک لەمانە ئەخۆن لە یەک کاتدا، لەبەر ئەوە هاوڕێیان ئامۆژگاریت ئەەکەین واز لەم جۆرە خواردنە بهێنیت. سوپاسی پس لەوانەیە باوەڕ نەکەیت، بەڵام بڕی شەکر لەم زۆری شیرینیەدا کێشەی هەرە گەورەی نییە و هۆکاریە بۆ ئەوەی کە مەترسیدار بێت. ئەوە ڕەنگەکەیەتی کەوا ئەکات ئەم زۆرە شیرینیا زۆر فری و دەربێت کاتێک ئەیبینی حەزەکەی دانەیەک بکڕی، هەتا ئەگەر کاریگەری لەسەر ئەندامەکانمان هەبێت بە هەر حاڵ کاریگەری هەیە لەسەریان. ئەم شیرینە کارە کاتە سەر گەدەت و پەردەی هەستیاری دەمت، لەبەر ئەوە ئەگەر دانەیەکت خوارد پێویستە دەمت بشۆی تا شیرینەکەی تیا نەمێنێ. پسکیتی برژێنراوی داپۆشرا و هیچی خراپ نابێت ئەگەر دانەیەک بخۆی، تامی خۆشە و بە ئاسانی هەڵاگیرێ بۆ هەر شوێنێک بۆی بچیت و بەڵێ بێگومان باگەشەکان کاریگەری خۆیان هەیە لەسەر قسەی زانایان. ئەم هەموو کێکانە پێک هاتوون لە بڕێکی زۆر لە خواردنەوەی گەنمە شامی، شەکری میوە و پێویستی کیمیایی و تایبەت لە سەوری دروستکرا و پارێزەری خۆراک. ئەگەر هەموو ڕۆژێکان زۆر خواردنە بخۆی ئەکرێت تووشی کوێربوون و شەلەلیت بکات و کێشە لەسەکانە دروستکات لە داهاتوودا. ئایا باوەڕ بەوە ئەکەیت؟ لەبەر ئەوە دووزار بیر بکەرەوە پێش ئەوەی پارسەیەکی تر بخۆیت. بنێش بۆ ماوەیەکی دوور و درێژ بانگەشەکان هەوڵیان ئەدا باوەڕ پێ بهێنن کە بنێش زۆر بەسوودە بۆ دەدان، لەبەرەوەی پاشماوەی خواردن لە ناو ئەبات و بۆنی دەم خۆش ئەکات، بەڵام نابێ باوەڕ بە هەموو ئەو شتانە بکەی کە لەسەر تەلەڤیزیۆن گوێت لێ ئەبێت. ئەمە نیوەی ڕاستە ئەگەر لەبارەی بنێشتێکەوە قسەمان کرد کە بەتەواوی بێشەکرا. لە کۆتاییدا ئەواڵێن کە هەر بنێشتێک شەکری تێدا بێت ددان لە ناو ئەبات و ئابێتە هۆی دروستکردنی کالێن لە ددانەکان، با تەنها بڵێن کەوا دەرناکەوێت تەندروست بێت. بەڵام ئەگەر بیرت لە دۆزینەوەی بنێشتێک کردوتەوە کە بێشەکر بێت و باوەڕت وا بێت زیانی بۆت نابێت، ئەوە دووبارە هەڵەی. تەنانەت بنێشتی بێشەکریش زیان بەخشە، یەک دانە بزوو بۆ ماوەیەکی لە 5 خولەک زیاتر نەبێت و یەکسەر دوای ئەوە خواردنی ژەمی بەیانی بخۆ. ئەگەر ماوەیەکی زیاتر ئەوەت کرد لەسەر گەدەیەکی بەتاڵ، ئەوە برین و ئیلتیهابی گەدە چاوەڕێت دەکەن. کێشەکە ئەوەیە کاتێک شتێک ئەزوین گەدە ئەنزیمی هەرس دەرئەدات و کاتێک هیچ شتێک نابێت تا هەرسی بکات ئەوە گەدەت هێندێت دەنگ دەرئەکات.
و ئەمەش کۆتا شیرینیە لامان شیرینی گازی بێگومان ئەوە ئەزانین کە هیچ شتێکی تەندروست دەبارەی شیرینی گازی نییە بێگومان خۆشە و هەستێکی ناوازت پێبەخشێ کاتێ دانەیە لە دەم تا ئەتەقێ بەڵام ناتوانانی تەنانەت بیرش بکەیتەوە کە کاریگەری خراپ و مەترسیداری چیە لەسەر پێسی دەم و قوڕک و هەتا ئەگەر تەنانەت کاریگەری لەسەر ئەوان نەش نەبێت ئەوە بێگومان کار لەگەت دەدەکات بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون گەر ڤیدیۆکەتان بەدڵ بووەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بووە بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا وە لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش چاڵک بکەن و هەر ڕخنێک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.